جارێکی دیکە دەرچوانی 12 ئامادەیی لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە هەولێرگرت بوونەوە و ناڕزایەتیان لە ئەنجامە ڕاگەیاندراوەکانی سیستەمی زانکۆڵاین دەربڕی و بۆ ماوەیەک شەقامی بەردەم وەزارەتی خوێندنی باڵایان داخست. ئەو دەرچوانە دەڵێن لێرە دەبین تاکو مافەکانمان وەردەگرین ڕاشی دەگەێنن ڕێژوێنەکانی وەزارەتی خوێندنی باڵا تایبەت بە دەرچوان و برەوپێدانی خوێندنی پاراڵێڵ ڕەت دەکەنەوە. مەسەلەی ئەوەی کە ئەو کۆبوونەوە ئەو شتانە کرا مزاهرە کرا جەماعەت لەبەر خاتری ئەو مزاهراتەی ڕۆشن چەندین کۆبوونەوەی ئاسایی و نازانم چیان ڕاگەیاند هاتیتە دەرێ پاشی ئەو هەموو شتەی بە 4 ساعات کۆبوونەوەی دەڵێ نۆتنەوەیەکانمان حەل کرد. نۆتنەوەیەکانتان حەل کرد دەزانی جەماعەتی نۆتنە عەدەدیان چەند کەس بوو؟ ئەوەی مشکلەی هەبوو چکە بەس 0.0 مشکلەی هەبوو 0.1 مشکلەی نەمابوو. 0.0 بەخۆشیان لە داتایەکان ڕایەنگات 55 لە بۆ 6 مەقعد بوو. ئایا بە 55 لە بۆ 6 مەقعدی مشکلەکەی ئەو هەموو عالەمەی حەل دەبی؟ تەماشا چەندن؟ یعنی عەدەدێکی یەکجار زۆرە. 9 چوویتە جێی 8 چوویتە جێی 7 چوویتە کەس تێناگات چ کرایە. ئەو داواکاری منە. هەتاوەکو مافمان وەرنەک نەداوە بەردەوام بین. هەتاوەکو بە جۆمانەکە لێرەین. بەس بە نۆتنەوەکان ئیسفادەی کەسی تیان نییە. ئیسفادەی کەسی تیان نییە. داواکاریمانەوەی بۆ هەموو بەشەکان بێتە داوایەکەین بۆ گشت بەشەکان ئەو بۆ 58 لە فێکردۆ لە هەموو کوردستانە بە هەمویان یعنی بە قەنیوی ئێمە نابن بۆ ئەو هەمووی زیادکردوە کە لێرەیە ئەو نێ ڕۆژە لێرەین دەتە لە بەیان لێرە نەبوونە خۆیان دەتە لە بەیان لێرە معنی خۆیان بە حەقی خۆیان ڕاستین یعنی بۆ ئیلا ئیسفادە ئەوان ئیسفادەکان ئێوە بۆ هاتوینە وەزارەتی مێشکۆ مافی خۆجاران مەخۆ. بەشێکی دیکە لە قوتابیان ئاشکرای دەکەن کێشەی ئەوان تەنها 98 و 99 نییە بەڵکو ئەوان نمرەی 92شیان هێناوە و کێشەی زۆریان بۆ دروست بووە بۆ هۆیشەوە ناتوانن ئەو بەشەی دڵخوازی خۆیانە هەڵی بژێرن. سیستەمی زانکۆڵاین بە تەواوی ڕەت دەکەینەوە ئەمساڵ کە ناوەکانمان هاتووەتە بە تەواوی ڕەتی دەکەینەوە بەمانەوەی دووبارە سیستەمەکەی کارا بکرێتەوە لەبەرەوەی ناحەقێکی زۆر بەرامبەر بە 6 بە 50 بە ساڵی پار لە 57 ناوی نهاتۆ ئەم ساڵە 6 و شتێک ناوی نهاتۆ تۆ چۆنە بە 6 ئێکەواتە کە ناوی ناهێنیەوە بڵێ ساقیتی تۆ. ئێستاکە بە هەمووی 20 تەڵەبە نۆتنەوەی هەیە لە هەولێرێ 20 تەڵەبە نۆتنەوەی هەیە یعنی دەبێت بۆ 20 تەڵەبە ئێمە تاو یعنی خۆر بکاتە ناو چەمەتەوە ڕازی بین بە هەمووی لە هەموو کورسان 58 تەڵەبە نۆتنەوەی هەیە یعنی تاو بۆ ئەوەندە تاو بوو داوای زیادکردنی کورسەکان دەکەن یەک دووش معدلەکان بێنە خوار لەورکردنی کۆلێژەکان. ساڵی ڕابردوو 56804 کورسی هەبووە سەرجەم زانکۆکانی هەرێم ئەم ساڵ 45113 کورسی هەیە واتە 11691 کورسیان کەم کردوتەوە و بێجگە لەوەش زۆربەی ئەو کورسیانێک کە کەم کراونەتەوە براوەتە پاراڵێل واتە قوتابیەک کە مافی خۆیەتی لە بەشێکدا بخوێنێت بۆ کۆنمرەیە کە هەیەی بە خۆڕایی بخوێنێت بردویانەتە پاراڵێ دەبێت ساڵانە 2 ملیۆنی و 5 ملیۆنی و بدات بۆ ئەوەی لەو بەشەدا بخوێنێت. دوای ڕاگەاندنی ئەنجامەکانی سیستەمی زانکۆڵایی دەرچوانی 12 ئامادەیی چەند ڕۆژێکە ناڕزایەتی دەردەبڕن و لەسەر شەقامن بڕیاریشە سبەی گرتبوونەوەکانیان بەرنە بەردەم پەرلەمانی کوردستان. لە درێژەی ناڕزایەتیەکانی دەرچوانی 12 ئامادەیی قوتابیان شەقامی سەرەکی بەردەم وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیان داخستووە بەڵام تاوەکو ئێستا هیچ بڕیارێک دەرنەچووە کەواوا بکات قوتابیان و خوێندکاران لە ناڕزایەتیەکانیان سار ببنەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.